ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین لە دوایین ڕۆژەکانی بانگەشەی هەڵبژاردن بۆ ئەنجومەن نوێنەرانی عێراق گفتوگۆی دەنگدان بە پارتی دیموکراتی کوردستان دەستەبەرکردن و زامنی مافەکانی خەڵکی کوردستانە گفتوگوی ئەم تەوەرەیەکەین بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست کاک سەرهەد شێخ جەواد ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی و هەڵەبجە. کاک سەرهەد خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر زۆر سوپاسانەکەم بۆ ئەم میوانداریە. کاک شێخ سەرهەد، بانگەشە هەڵبژاردن لە دوایین ڕۆژەکانی یەتی هێز و لایەنە سیاسیەکان دوایین هەوڵی خۆیانێن بۆی کە بتوانن قەنەعەت بە خەڵکی کوردستان بهێنن بۆ ئەوەی کە بتوانن ژمارەیەکی زیاتری نوێنەرانی خۆیان بگەین لە پەرلەمانی عێراق و سپەیس و بەشێکی گەورە لە بەشی کورد بۆ خۆیان دەسەبەرکەن. بە تایبەتی ئێمەکە گفتوگۆەکەین گفتوگۆکەمان تایبەتمەندە بە هەرێمی کوردستان و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان. لەم هەڵبژاردنەیە فۆکسێکی زۆر لەسەر پارتیە، پارتی وەک خۆی بانگەشەیەکی فراوانەکات و بە زۆر لە جۆرەکان مانۆڕ یان با بڵین کەرنەڤاڵی گەورەی لە شار و شارچەکان هەیە و لە بەرامبەریشە نایارەکانی پارتی و ئەو حیزبانەی کە بە زۆر لە جۆرەکان ئایانێ بڵێن ئێمە منافسی پارتین ئەوانیش لە مەیدانەکەیان و بانگەشی هەڵبژاردنەکەن و زۆر جاریش بۆ ئەوەی کە بتوانن دان کۆبکەنەوە بە جۆر لە جۆرەکان هەوڵێن بە پەلاماردانی پارتی و بە تەشیرکردن و جۆرێک لە ناوزڕاندنی پارتی دەنگ کۆبکەنەوە. پێم خۆشە گفتوگویم تەوەرە بکەین بە تایبەتش لەوە دەست پێ بکەین کە ئەم هەڵبژاردنە بۆچی گرنگە و بایەخ و گرنگی ئەم هەڵبژاردنە بۆ خەڵکی کوردستان لە چیایە. زۆر سوپاسانەکەم بۆ ئەم بانکێشت و ئەم بەرنامە. بە نیسبەتی پارتی دیموکراتی کوردستان پارتێکە کە تەمەنی 75 ساڵ تێپەڕاندووەکە لە عێراقا داوای دیموکراتیت بۆ عێراق و سەرەتا ئۆتۆنۆمی بوو بۆ کوردستان. وە لە ساڵی 58 کە جمهوریەت هاتە سەر حکوم پارتی لە دەستورە چەسپاندی کە کورد و عەرەب شەریکن لە وڵاتەیە. کورد کە میلەتێکە تەنها جاران عەرەبی تیا بوو لە دەستورە، کوردیشی چەسپاند. ئەمە دەستکەوتێکە بۆ پارتی دیموکراتی کوردستان و ئەو کاتەش جەنابی سەرۆک مستەفا بارزانی نەمر ئەگەڕێتەوە وە سەرکردایەتی پارتی ئەو کاتە. دوای ئەوە کە شۆڕش وەکو چۆن شۆڕشەکان بەردەوام بێت کە حکوومەتی عێراقی پەشیمان بووەوە لە هەندێک لەو بەڵێنانەی کە دابووی بە کورد و لە دەستوری شار نووسرا بوو جێبەجێ نەکرا، ئەوە بوو بارزانی نەمر و سەرکردایەتی سیاسی پارتی لەو کاتەیە بڕیاریدا کە شۆڕشی ئەیلول لە ساڵی 1960 کە دەستی پێکرد و تا ئێستا بەردەوامە و دەستکەوتەکانی زۆرن پارتی کە بەدەستی هێناوە بۆ کورد. و وەکو باسم کرد کە تاکە حیزبە لە عێراقا پارتی دیموکراتی کوردستان کە تەمەنێکی زۆری هەبێ و تا ئێستا بە مستەمڕی خاوەنی جەماوەریی زۆر بێ. ئێستاش تا ئەم کاتە لە عێراقا کە خاوەنی گەورەترین هێزی سیاسی لە عێراق و لە کوردستانە خاوەنی کە کورسی بێ پارتی دیموکراتی کوردستانە. پارتی لەبەر ئەوەی کە بەرنامەکانی لە ڕابردوودا چی کتووە هەر ئەوەشی جێبەجێ کردووە، چی کتووە هەر ئەوەی هێناوەتە دی بۆ میلەتەکەی. ئەگەر نەشی هێنابێت دژ بە بڕیارەکانی خۆی نەبووە، دژ بە بیر و فکرەکانی خۆی نەجوڵاوەتەوە و کادرەکانی پارتیش نوێنەرەکانی پارتی لە کۆنەوە تا ئەم لەحزەیە چیان کردبێت دیسیپلینی پارتایەتی و دیسیپلینی کوردایەتیان پاراستووە. مەرجع ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لە بەرەوەی مەرجعمان هەیە و ملتەزمین بە مەرجعەکەمانەوە. مەرجعەکەمان چی بڵێ ئێمە کەوادری ئێمە لە هەر شوێنێک کابێ ئەوە جێبەجێ ئەکا. سەرهەد باسیەوە کرد کە پارتی دەستی پڕە لەوەی کە دەستکەوتی بۆ خەڵکی کوردستان هەیە لە 58 لە سەردەمی شۆڕشی ئەیلول لە ڕێکوتنامەی 11 ئازار لە ڕاپەڕین و لە دوای پرۆسی ئازادی عێراق و لە هەموو زنجیرە درێژەی کە بۆ نمونە لە 3 چارەکە سەدەی مێژووی پارتی دیموکراتی کوردستانە
پارتی بە دەستێکی پڕەوە لەگەڵ خەڵکی خۆی و لەگەڵ جەماوەری گەلی کوردستان دەرگیرە. بەڵام لە کاتی ئێستاە بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکان زۆرجار هەوڵەدەن لەم دەستکەوتانە کەم بکەنەوە لە کاتێکە بەشێک لەو هێز و لایەنانە بەڕاستی خۆیان دەستیان خاڵێ بە جۆر لە جۆرەکان و ئەو بەڵێن و دروشمە بەری قەدارانەی کە زۆر چاودێرانی سیاسی و لەسەر ئاستی گشتی خەڵکیش ئەڵێن کە هێز و لایەنە سیاسەکانی دەرەوەی پارتی خەڵکانی دەستخاڵین لەوەی کە دەستکەوتیان بۆ خەڵکی کوردستانە بێت. خوێنەوەی جەناب چیە بۆی کە بۆچی لە بەردەم هەڵبژاردنەکانە لەم بانگەشی هەڵبژاردنیانەیە هێز و لایەنەکانی سیاسەکانی تر لە جیاتوی کە باسی دەستکەوتەکانی خۆیان بکەن کەنیانە زیاتر بە پارتیەوە خەریکن و هەوڵەدەن لە بەها و نرخی پارتی بهێن نەخوارەوە. بەنسبەت لایەنە سیاسیەکان ڕاستە ئەبینین و گوێمان لێە ئێمە لەبەرەوەی کە جەنابی سەرۆک کە لە خیتابە مێژوویەکەی بۆ هەڵبژاردن کە دای فەرمووی ئێمە تەشیری کەس ناکەین و باسی کەس ناکەین لەبەرەوە من ناوی کەس ناهێنم باسی کەس ناکەم بەس ئەو لایەنە سیاسیانەی کە دەیانەوێ لەسەر دەستکەوتەکانی پارتی خۆیان دروست بکەن یاخود باسی خۆیان بکەن بۆ ئەوەی کاندیدەکانیان بە دەربچن جیاوازی زۆرە لەگەڵ کاندیدەکانی پارتی. لە هەموو شتێک گرنگتر ئەوەیە جەماوەری ئێستای کوردستان ئەوەی کە ئەیبینی تەمەنی چۆتە 18 ساڵ یا 16 ساڵیش سیاستمەدارن. ئەکسەریەتی ئەوەی کە لە بەر مزگەوتی گەورە عەرەبانە پاڵپێوانیە سیاستمەدارە، ئەوەی ڕۆژنامە ئەفرۆشێ سیاستمەدارە، ئەوەی کەسابەتەکە، ئەوەی وەرزشکارە، ئەوەی هونەرمەندە، هەمووی ڕۆژانە متابعی سیاستەکە و ئەزانێ و سەیری ڕابردووشەکە و سەیری ئێستاشەکە و هەوڵیش ئەدە بۆ داهاتوو چی بەدەست بێنێ بۆ خۆی بۆ ژیانی خۆی بۆ بژێوی خۆی تا بتوانێت بە ئاسوودەیی بژی بتوانێت بە ئەمنێت بژی کە سەیرەکە لە ڕابردووە ئەوەی پارتی بانگەشەی بۆ کردو لە هەڵبژاردنەکانی هەڵبژاردننی پێشووە ڕاستی کردووە لەگەڵ جەماوەرەکەیە ڕاستی کردووە لەگەڵ کوردستانە. ڕۆژێ لە ڕۆژان نەمان بیست پەرلەمانتارێکی سەرلیستی پارتی دش بە قەزەی کوردی بجوڵێتەوانێ یان دەست بەرز بکاتەوانێت لە پەرلەمانی عێراق دش بە دەستور و دش بە مافەکانی ڕەوای گەلی کورد بەس خەڵکیش هەبوو حتا ئیسینکاری ئەوەیە کرد کە کووردە ئەڵێ ئێمە عەرەب بووین ئەڵێ ئێمە وا بووین خەینەکە خۆ عەرەببوون زۆر ئاساییە هەر کەسێک هەموو کەسێکە بێ شانازی بکە بە نەتەوەکەی خۆی یا بە ڕەچەڵەکی خۆی یا بە دینەکەی خۆیەوە ئەوە مافی تاکە کەسی و پاراستنی بیر و ئایدۆلۆجیا و خۆی هەر کەسێکەوە ئازادە. ئێمە لە وڵاتێکی دیموکراتە ئەژین بە تایبەتی پارتی کە پارتێکە بۆ دیموکراتیت هەوڵەدا لە سەرانسەری عێراق و بە تایبەتی لە کوردستانیشە. ئێمە دڵنیاین ئەوەی کە لە بەرنامەی کاری ئەندامانی پەرلەمانی ئێمەدا هەیە و لە هەکبەکەیاندا هەیە و بانگەشەی بۆ ئەکەن لە داهاتووشە ئەوە جێبەجێەکەن. ئەنجا بۆیە من داوا ئەەکەم کە خەڵکان بە ویژدانەوە دەنگ بدەن و گرنگترین شتیژەوەیە کە هەمووی بچێتە سەر سندۆقانی دەنگدان. کاکشێخ سەرەت باسی مقارنەت کرد لەوەی کە لە ڕابردووە بەشێک لە بەناو نوێنەرەکانی کورد و داخەوە لە دەرەوەی هێزی پارتی دیموکراتی کوردستان تەنانەت تا واستە ڕۆشتون کە واز لە ڕەسەڵێکی خۆیان بهێنن و زۆر جار بۆ نمونە بەشێک لەو بەناو پەرلەمانتارانەمان بینی دەنگیاندا بە یاساییکردنی حەشدی شەعبی کە هێزێکی میلیشیایی و ڕۆڵ و کاریگەری زۆر خراپی بۆ سەر ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان هەبوو بە تایبەتیش لە 16 ئۆکتۆبەرە. پێم خۆشە گفتوگوی بکەین لەسەرەوەی کە ئەو پەرلەمانتارانەی کە لە خولەکانی پێشوو چوونە بەغداد مقارنەی پەرلەمانتارەکانی پارتی بە هێز و لایەنە سیاسیەکانی تر بە تایبەتی گەرەوە بەبیر بهێنینەوە لەو خولەی کە ئێستا کۆتایی دێت بەشێک لە ئەندام پەرلەمانەکانی دەرەوەی پارتی ئەندام پەرلەمانی هەندێک لە هێز و لایەنە سیاسی کوردیەکان کوتلێکیان دروست کە بە ناوی هیوا کە بە زۆر لە زۆرەکان توانین بڵێن کوتلەی بێهیواکردنی خەڵکیش بوو لەبەرەوەی کە ئەوەندەی پشتیوانیان لە حکوومەتی مرکزی و شۆڤێنەتی عەرەب کرد بە پێچوانەوە هیچ شتێکیان بۆ خەڵکی کوردستان و بۆ جێبەجێکردنی مادی 140 بۆ گەڕانەوەی بوجە و موچە هیچ شتێکیان بۆ خەڵکی کوردستان نەکرد. لەم ڕوانگەوەی خوێندنەوە جەنابەت چییە؟
کاکە سەربەزێمە بەنسبەت پارتی داکۆچی لەوە ئەکات ئەبێ دەستوری عێراقی جێبەجێ بکرێ حرفەن، چونکە دەستوری عێراقی لەسەر ئەساسی هەماهەنگی و سازان و کە دانراوە، ئێمە ئەبێ پێویستە ئەم شەراکەت و هاوسەنجیە بپارێزین کە ئێمە شەریکی نەک بە پێی ئیستحقاقی کورسی لەگەڵ کووردا بجوڵێنەوە. بەداخەوە هەندێک لە پەرلەمانتارەکان کە جەنابەت باست کرد بیر لەوە ناکەنەوە ئایندەی کورد بەرەوچووەوە ئەڕوە، مهمەوەی فکرەکەی خۆیان چیان خۆش نەوێ دژی ئەوە بوەستن. ئێمە چی کێشەیەکمان هەبێت لە کوردستانە بابین لە کوردستانە بیکەین لەگەڵ یەکە منافەسە ئەەکەین دژی یەکە بین چیە بین، بەڵام نابێ تەأسیر لە یەکێتی کورد بکە، لە یەکێتی خاکی کوردستان بکە، نابێت تەأسیر بە تایبەتی لە بەغدا. ئێمە کە لە بەغدادا ئەنیشین پەرلەمانی عێراقی ئەوە بۆ چوارچێوەی عێراقێکی دیموکراتە. لەو عێراقەیە ئەبێ ئێمە محاولە بکەین دەستور بچەسبێ. تا ئێستا مادەی 140 نەهاتۆتە جێبەجێکردن بۆ لەبەرەوەی بەرژەوەندی کوردی تێدایە، بەرژەوەندی براشیعەکانیشی تایە، بەڵام شیعەکان ئەوانەی کە بۆ خۆیان خەتی تەماسن و غەدریان لێکراوە زیاتر داکۆچیەکەن، ئەوانەی کە بە خیاڵیانە نایە زۆر، بەڵام کاتی خۆی هەموو غەدرەکە لە کورد و بە شێوەیەکی عام لە کورد کراوە ئەنجە لە شیعەکان. مادەی 140 نهاتۆتە جێبەجێکردن، مادەی 65 کە نهاتۆتە جێبەجێکردن. ئەم پەرلەمانتارانەی زۆربەی ئی کورد بە تایبەتی ئی پارتی بۆیە ئێماڕین با دەنگ بدرێ بە لیستی پارتی دیموکراتی کوردستان بۆی بتوانێت بەرگریەکی سەرسەخت بکات لە مافی نەتەوەی کورد و لە دەستورەکە کە لە بەرژەوەندی میلەتی کوردایە. چکگەر ئێستا دایانەوێ هەندێک دەستوری عێراقی بگۆڕن، دەستور حتمما بگۆڕدرێ لە بەرژەوەندی کوردان نییە. چکە کاتی خۆی جەنابی سەرۆک بارزانی، ڕەحمەتی مامجەلال، ڕەوانشاد نیوشروان مستەفا زۆر لەم سەرکردە سیاسیانەی کورد لە بەغدا بوون تا ئەم دەستورە چەسپیوە. ئێستاکە ئەو شخصیەتانن وەکو پێویست جەنابی مامجەلال نەماوە کە ئەم ڕۆیەدی 4 ساڵەی وەفاتێتی و ڕۆحی شاد بێ و جێگای بەهەشتە بێ ئیشەڵڵا. کاک نێوشروانە نەماوە لە ژیانە، بەدیلی ئەوان چێن نازانی، وەکو پێویست ناتوانن بێن بچن داکۆچی بکەن لە مافی کورد. تەنها سەرۆک بارزانی ماوە، تەنها لیستی پارتی دیموکراتی کوردستان ماوە و ئەو لیستەش کە لە بەغدایە بە مەرجەعەوە ڕابتە. مەرجەع چی بڵێ ئەوان ئەوە جێبەجێەکەن و مەرجەعیش شتێک ناڵێ کە لە بەرژەوەندی میلەتی کورد نەبێت، تەنها هەموو هەوڵ و تەقەلایەکی بۆ بەرژەوەندی میلەتی کووردە بۆ سەرکەوتنی کووردە. کاک شەخسەرەت تۆ لە شیکردەکان تاتەوەی بڵێ کە دۆخی عێراق بەگشتی بە عقارێکی خراپە ئەڕوە و شۆڤێنەتی عەرەبیش خەیاڵی وایە کە یان بەرنامە و مەنهەجیەوەیە کە دەستوری عێراقی هەموار بکاتەوە بە دڵنیاییشەوە هەموارکردن لە پێناو ئەوەی کە مافەکانی خەڵکی کوردستان کەم بکرێتەوە و بە زۆر لە زۆرەکان گەمارۆی خەڵکی کوردستان بن و فشاری سیاسی زیاتر خرت سەر هەرێمی کوردستان و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی کوردستان. ئەتەوێت لەیرەوە بڵێ کە دەنگدان بە پارتی دیموکراتی کوردستان بە کاندیدەکانی و بەو کارنامەی کە پارتی بەرزی کردوتەوە لە پاراستنی کوردستان و دەستکەوتەکانی و بەرقەرارکردنی ئەم سەقام ژیریە و هێشتنەوەی و گەشەپێدانی شایانیەوەیە کە خەڵک بە تایبەتیش لە سنووری پارێزگای سلێمانی دەنگ بە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بدەن. من پێم خۆشە بە شێوەیەکی گشتی لە کوردستانە و لە عێراقیشە دەنگ بدرێ بە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان و بە تایبەت دەنگ بدرێ بە کاندیدەکانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە. بۆچی؟ لەبەرەوەی زیاتر کێشەکانی ئێمە لەم سنوورەیە خۆی بینێتەوانێ. ئەگەر بێت و کاندیدەکانی ئێمە دەربچێ ئەمنێت بەرقەرارە بێ لەم سنوورە. ئەگەر بێت و کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان لەم 5 بازنەیە دەربچێ دڵنیاتانەکەم کە خۆشگوزەرانی بەرجەستە ئەبێ لێرە، ئاوەدانی ئەبێ لێرە، ئیش و کار و کەسابەت ئەبێ لێرە و مافی تاکە کەسیش پارێزراوە بێ سەر بە هەر لایەنێکی سیاسی بێ، هەر هەڵگری هەر بیر و ڕاو
ئایدایەک بێ. جا لەبەرەوە بۆیە من حەزەکەم کە دەنگ بدرێ بە کاندیدەکانی پارتی و بە تایبەتی ئیپارێزگای سلێمانی و هەڵەبجە کە 5 بازنایە و کاندیدەکانی پارتی لەو 5 بازەیە دەنجی پێ بدرێ. دڵنیاتانەکەمەوە کە سلێمانی ئیسیفادەیەکی زۆرەکە، چونکە ئەبینی کە سلێمانی پیانەگوش شاری شاران، ئێستاکە سلێمانی بۆتە شارێکی دواکەوتوو لە نەتیجەی 30 ساڵ حکومڕانی. ئێمە بەس لە ملانیەکان لە ناو شاری سلێمانیا بووە و خەڵکی سلێمانی تووشی هیجرەت و کۆڕەو بوون بۆ دەرەوە بۆ ئەوروپا. ژیان بەرجەسە نییە، ئەمنیەت بەرجەسە نییە لەم شارەیە وەکو شارەکانی کە نییە. جا لەبەرەوە بۆیە دووبارە ئاڵێم دەنگدان بە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان لەم زۆنەدا زۆر زەروریە. بۆ شێوەیەکی گشتیش لە عێراقدا دەنگ بدرێ بە کاندیدەکانی پارتی. دڵنیاتانەکەم هەم دیموکراتی لە عێراقا ئەچەسپێ، هەم مافی گەلی کورد و مادە دەستوریەکانی کە لە بەرژەوەندی میلەتی کوردایە ئەچەسپێ و جێبەجێ ئەکرێ. کاک شێخ سەرەد، پێم خۆش بوو کە هاتی دە بازنەی سلێمانیەوە و باسی گوزەران و ژیان و ئەمنیەتە لە سلێمانی کرد. پێم خۆشە لەسەرم بابەتە زیاتر بمێنینەوە. یعنی لە ماوەکانی ڕابردوو کە لە کاتێکە سلێمانی پێوترێ عاسیمەی سەقافەی کوردستان، پایتەختی ڕۆشنبیری، بەڵام ئەوەی کە ئەگەر کەسێک بێت بە سلێمانیا تێبپەڕێ و بە کوچە کۆڵانەکانی بە شوێنە گشتەکانی ئەم شارە بگەڕێ بپشکنیە تەماشا بکە سەرنجی بات، هیچ سیمایەکی ڕۆشنبیری لە بەم شارەوە نەهێڵراوە. بگرە بە پێچەوانەوە، ینی پارەیەکی زۆر لە دەخل و داهات و موچە و بژێوی خەڵک بۆ پرۆژەی سیاسی خەرج کراوە. هەرەوەی کە هەموو مانگیە جارە دوو مانگجارە حیزبێک و بزوتنەوەیەک و تەوژمێکی نوێ لە دایکە بێت و لەسەر قوتی خەڵک دروسە بێ. هەرەوەی کە دەیان یان هەزاران کەناڵی ڕاگەیاندن کراوەتەوە لەم شارە و لەسەر حسابی خەڵک و قوت و ژیانی خەڵک ئەو کەناڵانی ڕاگەیاندن ئیداراکرێ. هەرەوەی کە بەشێکی زۆری زەویزاری ئەم شارە لە گرد و گردۆڵکەکانیەوە داگیر کران و کران بەهی بەرپرسانی ئەم شارە. یعنی پێم خۆش لەسەر ئەو بابەتە ئەگەر زیاتر جەنابەت سەرنجت هەبێ لەوەی کە بۆ نمونە ئێمە زۆر جار ناچارین لە سیاسەت بگەڕێنەوە بۆ مەبدەئی مقارەنە. ئەنێگەر ئێستێمە سەیری هەولێر و دووەک بکەین لە ڕووی ئاوەدانی و لە ڕووی سەقامگیری، لە ڕووی خۆشگوزەرانی، لە ڕووی کە شارەکە کرانەوەیکی گەورەی بەخۆیەوە بینیوە. زۆر لە شوێنە گشتەکانی شوێنێکی وەکوپای هەولێری پایتەخت سیمای شارێکی حەزاری وەرگتووە. بەڵام بە پێچەوانەوە هەرەوەی کە بەڕێزت باسیەکەی کە سلێمانی جاران پێوترا شاری شاران، پێوترا لە یەکێ لەو شارە گەش و جوان و نمونیانەی کە هەموو خەڵکی کوردستان شانازی پێوە کرد. بەڵام بە حکمی 30 ساڵ ئیدارەی بەشێ لە هێزە کوردەکان و بەو ململانیەی کە لە بینی و هێز و لایەنە سیاسیانە هەیە کە زۆر جار یەکتری بە مافیانەوە بن و وها پیشانەدەن کە ئەم هێزانە ئەرکیانەوە بووە بۆ نمونە سەرانە لە خەڵک بسەنن و بە جۆرە لە جۆرەکان بوونەتە مەترسی بۆ سەر ژیانی خەڵک و ژیانی مەدەنیانە. گفتوگوی جەنابەت زیاتر لەبارەی پرسی سلێمانی و ئەوەی کە خەڵکی سلێمانی بۆ جارێک پارتی تاقی بکاتەوە چییە؟ ڕاستە بەس نامەوێ بچمە ئەو جوزئیات و تەفاسیلانەوە کە هەیە بۆ بریندار نەکردنی هەندێک لایەنی سیاسی. من داوای لێبوورنەکەم ناچمە ئەو وردەکاریەوە، بەڵام وەکو ئەگەڕێمەوە بۆ قسەکەی پێشوم، دانیشتوانی سلێمانی، تاچی سلێمانی، خەڵکی سلێمانی خەڵکێکی ڕۆشن فکر و ڕۆشن بیرە. من ئەوە شانازیشی پێواکەم کە خەڵکی ئەم شارەین و ئەو شارە هەڵقوڵاوی شاعیرەکانی کورد، شاعیرە مەزنەکانی کورد، پیاوە ئاینەکانی کورد، لە کاک ئەحمەدی شێخەوە، لە مەولانە خالیدی نەقشبەندیەوە، لە شێخ محەممەدی خاڵەوە، لە مەلا شێخ محەممەدی قەرەداخیەوە، لە زۆر لە مفەکرینی ئەم وڵاتە، لە مەلا عەبدولکەریمی مودەڕیسەوە، هەمووی خەڵکی ئەم شارە بوون، لە پیرەمێرد و لە بێکەس و لە زۆر لە شاعیرەکان و خەڵکی ئەم سنوورەی ئێمەن. بەڵام ئەبێ خەڵک ئەو بڕیارە بدە. من ئەو پرسیاری جەناب پرسیارێکی زۆر جوانە، بەڵام من ڕوبەڕووی تاچی سلێمانی ئەەکەمەوە بۆ خۆیان هەڵسەنگاندنیە بکەن کە یانگووت هەولێر گوندێکی گەورەیە، بەڵام بەداخەوە سلێمانی ئێستا بۆتە گوندێکی گەورە. هەولێر بۆتە شارێک لە مستەوای ئەنقەرە و تاران و بەغدا لە زۆر شتا خۆشترە. ئێستا خەڵک لە بەغداوە دێ لە هەولێر گەشتیاریەکە. زۆر شوێن هەیە لە هەولێر ئەسڵەن خەڵکی هەولێر تا ئێستا نەیبینیوە کە دروست کراوە، هەمووی لەسەر ترازی تازە و شوێنی تازە. ئەگەر بێت و
دڵنیام 100% دڵنیام دەنگ بدرێ بە پارتی دیموکراتی کوردستان و پارتی حکم بگرێتە دەست لێرە ئەو شاخانەی کە تۆی بینی گۆیژە و ئەزمر هەر سەر شاخێکی ئەبینی گازینۆیەک و ڕێستۆرانتێک و شوێنێکی سیاحی و گەشت و گوزاری خۆش دروست دەکرێ لێی بە پارەی وڵاتیش نا هەر بە پارەی مستەسمیرەکانی دەرەوە قەنەعەتیان پێکرێ دانیێن لێرە دروست دەکرێ بەڵام سەروەتیان محفوظە بێ چۆن ئێستا لە هەولێر و لە دوهۆک مستەسمیر دێ لە ئیماراتەوە دێ لە تورکیاوە دێ لە دوبەیەوە دێ لە ئێرانەوە دێ لەوێ پرۆژە دروست دەکەن پرۆژەی ڕێستۆران دروست دەکەن کافتریا دروست دەکەن وتێل دروست دەکەن ماڵەکەیان محفوظە سەروەتەکەیان داهاتەکەیان بەڵام لێرە ئەو گەرنتێ نییە ئەگەر پارتی حاکم بێ و حکمی محلی ئەم شارە بکەوێتە دەست پارتی دیموکراتی کوردستان من بە دڵنیاییەوە ئەڵێم بازار ڕێکێتەوە چکە جیۆپۆلیتیکی سلێمانی و جوگرافیای سلێمانی وا هەڵکەوتووە کە هەموو شتێکی باش تیا بەرجەستە ئابێ و ئەتوانرێت دروست بکرێ بەڵام کە ژیان ئەمنیەت سەروەت پارێزراو نەبێت لەم شارەیە خەڵک ناتوانێت ئێساش زۆر کەسمان هەیە لە خەڵکی سلێمانی دەوڵەمەندە بەدزیەوە لە هەولێر خانووی کڕیوە زۆر شتی گرانبەهای هەیە گواستویتی و بۆ خانۆکەی هەولێر کە حرەسیشی نیە و کەسیشی تیانێ خانۆکەی بەڵام لەوێ ئەمنێت هەیە کەس دەستکاری خانۆکەی ناکە ئەگەر بێت و لێرە ناتوانانی بەو شێوەیە بێت بۆیە دڵنیام دەنگدان بە هێزێکی گەورە ضروریەتە لە ضروریەتەکانە کە هێزێکی گەورە دەنگی پێ بدرێت کاویش پارتی دیموکراتی کوردستانە بۆ داهاتوویەکی باشتر کە وڵاتێکی ئارام و خۆشگوزەران بتوانین بەدەست بێنین ئێمە وەکو ئەم بازنانەی لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیاندایە بۆیە داواکەین کە دەنگمان پێ بدەن ئێمەش بتوانین بێبەش نەبین لەو خزمەت گوزاریانە لەو ئارامیە لەو ژیانەی کە تاچی کورد ئاواتی خوازە هەی بێ نەک خەڵکێک پسێ لە بەغداد دژی ئەوە بێ موچە نەنێرن موچە نایەتە جیرفانی نە سەرۆک بارزانیەوە نە سەرۆکی حکومەت نە لایەنە ئی پارتیەوە تاچی کووردە تاچی کورد لە هەر شوێنێک بێ موچەخۆرە جا لەبەرەوە پێویستەکە ئەوانی کە ئەچنە بەغدا لە بەرژەوەندی کورد هەوڵدە نەک لە بەرژەوەندی سیاسی حیزبەکەی خۆیان یان لە دژی حیزبێشکە بتوانێت ئەگەر میلەتیش زەرەرکە و شرێنێ مویمەوەی حیزبە زەرکە حیزب زەرەر ناکە بەس میلەت زەرەرەکە میلەتیش لە حیزب گەورەترە میلەت لە هەمووی گەورەترە وەکو جەنابی سەرۆک لە ساڵی 92 لە بارگای لەقی چواری ئێستا و ساڵ لیژنەی ناوچەی سلێمانی بوو کە خیتابێکی مێژوویدا جەنابیان فەرمووی ئەگەر پارتی ڕۆژێ لە ڕۆژان ئاستەنگ بێت لە ڕێگای گەیشتنی کورد بە ئامانجە ڕەواکانی خۆی ئێمە ئامادەین پارتی حەل بکەین پارتی نەهێڵێ ئێمە نهجی ڕێبازی بارزانیمان هەیە و کاریزمایکی وەکو سەرۆک مەسعود بارزانی سەرکردایەتی ئێمە کە بە شانازیەوە دڵنیاین ڕەوڕەوەی خەبات و خۆشگوزەرانی و دەوڵەت مەداری لە دەستی ئەوانە بێ لە دەستێکی ئەمینای و لەوە دەستا ئەمینتر تا ئەم لەحزەیە لە کوردانیە بۆیە هەمومان ئەبێ دیفاع لەو بەرگری لەو ڕێیە بکەین کە دەنگ بدرێ بە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان. کاک شێخ سەرەت کاتێ من پرسیارێکی سیاسیم لە جەنابەت کرد باسیەوەت کرد کە ینی بە وەڵامت دامەوە کە ئەو ناوچانەی کە نەفوسی پارتین و دەنگدەر و شوێنی دەسەڵاتی پارتین بە تایبەت هەولێر و ناوچەکانی بادینان و دوهۆک ئەمەژت بە ئاودانی بە سەقامگیری بە جۆرێک لە دڵنیایی بۆ هاوڵاتی بۆ بزنزمان و بازرگان و تا هاوڵاتیشی ئاسایی کرد کە ئەمە بەڕاستیە کاتەوەی کە پارتی بەدەستێک پڕەوە ئەوێت شتە باشەکانی خۆی بە خەڵک بڵێت دەنگی پێبن بەڵام لە بەرامبەر ئەم هەڵوێستانەی پارتی ئەم شێوە مامەڵەکردنەی پارتی هێز و لایەنە سیاسەکانی دیکە بەردەوام پەراماری پارتیەن و تەشیری پێکەن بە جۆر لە جۆرەکان تا ئاستی جنێودان و بوختان و مهاتەرات و زۆر شتی ناشرین دابەزن خوێنەوەی تۆ چێ لەسەرەوەی کە پارتی باسی ئاودانی و سەقامگیریەکە بەڵام هێز و لایەنە سیاسەکانی دیکە بەردەوام خۆیان سەرقاڵی پارتی کردووە بە جۆر لە جۆرەکان نوێت دیدگای پارتی کە دیدگایشی نیشتیمانیە و سەرنجە بۆ ئەوەی کە دەستکەوتەکانی هەرێمی کوردستان هەم بپارێز هەم گەشەی پێبا
بەڵام ئەوان هەمیشە کارەکەن بۆی کە پارتی بهێنن لە ساحێکی بچووکتر لە گەمێکی ناوخۆی یا سەرقاڵیکە. کاکە سەربەست یەک شت دێنمەوە بێتان هەولێر سێ ئەوەندەی سلێمانیە بێ لە ڕووی بینا و پرۆژەکانیەوە. UN دوو پرۆژەی ئاوی بڕیاردا بۆ سلێمانی و بۆ هەولێر 200 میلیۆن دلار بوو. ئی هەولێر لە ئیفرازەوە بۆ ناو هەولێر پرۆژەکە تەواو بوو دروست بوو مشکلەی ئاو کە جاران خەڵکی هەولێر هەمووی بە پمپ ئاوی ڕاکێشە. ئێستا لە هەموو ماڵێکە ئاو هەیە و هیچ کێشەی ئاو لە هەولێرە نەماوە. لە سلێمانی کە دوکان نزیکترە تا ئێستا کێشەی ئاو بەردەوامە. تەنانەت ئەڵێن کەم خۆتان بشۆن بە ئاو زۆر سەرف نەبێت. ئێمە لە بینی دەربەندی خان و دوکانە بین ئاومان نەبێ. ئەو پارەیە بۆ 200 میلیۆنە سەرف نەکرا. پرۆژە تا ئێستا دوو جار پرۆژەی 100 مەتری ئەعلان کراوە و پارە لە شەریکات وەرەگیریە بەڵام نایەتە جێبەجێکردن. بۆ ئەمەم پرسیارە بێت تاچی سلێمانی ئەم پرسیارە بکە لە حکومڕانی سلێمانی بۆ جێبەجێ نەکرا. ئەو پرۆژانە جادەی کەلار بۆ چەند ساڵی خایان کە نەکرا. کەلار چی زیاترە چی کەمترە لە زاخۆ یان لە ئاکرێ لە سۆران خەباتی کەلاریەکان تێکۆشانی کفریەکان پێنجونیەکان چوارتا دووکان ڕانیا قەڵاتزیە ئەمانە خەباتیان ئەگەر لی ئەوان زیاتر نەبێ و تێکۆشان و تەسحەکانە زیاتر نەبێت کەمتر نییە. باشە بۆ ئەمان ئاوەدان نەکرانەوە. خۆ ئەو پارەیە کە دێتە هەرێمی کوردستان و کە وەزارەت تەخسیسی ئەەکە بۆ هەمووی وەکو یەکە. باشە پارەیە چی لێ دێ؟ ئەبێت تاچی سلێمانی تاچی شار بە شار ئەمانە پرسیار بکەن بۆ ئەو شارانە ئاوەدان بۆتەوە. مەدینە لە ئابی خۆش بۆ مناڵان بەرجەستە بۆ لەوێ لێرە نییە. بازاری خۆش بۆ لە هەموو چین و توێژەکان هەیە لەوێ لێرە بۆ نییە. بۆ دەوڵەمەند هەیە بۆ فەقیر هەیە وەکو ڕێستۆرانتە وەکو کافتریایە وەکو چی پێڵێن نەخۆشخانەکانە. ئێستا نەخۆشخانە گەورەترین کێشەی نەخۆشخانەیە لە سلێمانی نەخۆشخانەی شار کە حکومیە بە پارەیەکی زۆر عملیات بۆ خەڵکەکە. واش لە خەڵکەکەن کە نەخۆشخانەکانی کە زۆر شتیاڵە ناکرێت بۆەوەی بچن لە خەستەخانەکانی دەرەوەی خۆیانە چەند خەستەخانەیەکی تایبەتی تایە بچن لەوێ خەڵک عیلاجۆگێ بە شەرتێک کە داهاتی دەخلی فەرد لەم شارەیە زۆر کەمترە لەی هەولێر و دهۆک و شارەکانیکە بەداخەوە. کاک شەخسەرەت ئەوەی کە جەنابەت ئاماژەی پێیەکەی لەو مقارنە و بەراوردکاریە چاودێرێکی سیاسی باوەڕی وایە کە یان بە دوادەچوونی کردو ئەڵەیە کە پشکی شێری ئەو پرۆژانەی کە لە سلێمانی کراون بەشێکی زۆریان لە کاتی خۆیان تاوە نەبوون و بەشێکی زۆری ئەو پرۆژانە پێویستیان بۆ هەبوو کە جاری دووەم و سێم دووبارە تەمیل بکرێن و پارەی زیاتری و ئیزافەی بۆ کە حکوومەتترین کوردستان بۆ ئەو پرۆژانە تەواو بکرێ و بەشێ لە پرۆژەکان هەر جێبەجێ نەکراون ینی هەر نەخراوەت بواری جێبەجێکردن ئەو بۆ پشتیوانی قسەکانی جەنابەت بەرەکۆتایی بەرنامەکە ئاڕۆین دوای ئەو گفتوگویانی جەنابەت دوای ئەو سەرنجانەی کە هەبوون لە خزمەت نەکردنی سلێمانی و لە ڕێزنەگرتنی مێژووی سلێمانی و قوربانیەکانی سلێمانی باوەڕ دوایە کە خەڵکی سلێمانی کاتی ئەوە هاتووە کە پارتی تاقی بکەنەوە. بەڵێ ئێستا کاتێتی بە ئەو مقارنەیە تۆزێک کە کردم زۆر زیاتر هەڵەگرێ و ئەوەش بەجێ دێڵم بۆ تاچی سلێمانی و هەڵەبجە خۆیان جواب بدەنەوە خۆیان بیری لێ بکەنەوە بزانن بۆ ئەوانوان بۆ ئێرەوانیە و ئەوانش کە قسە ئەکەن ئەقیڕێنن ئەقیژێنن هاوارەکەن فیزاحەکەن دش بە پارتی زۆر لەوە گەورەترە کە ئەوان تەسەوریەکەم پارتی بێنە ڕێزی خۆیان پارتی جوابی ئەوان ناداتەوە و خۆشی ناخاتە ئاستی ئەوان و ئەوان زۆر بە گەورە سیر ناکرێن تاوەکو لەو ئاستاوێ بکرێت. پارتی دووەلی ئیقلیمی حسابی بووەکە دەوڵەتانی دەرەوە حسابی بۆکەن سەرۆکەکانی ئەوروپا و جیهانی حساب لەسەر ڕێی پارتی و ڕێی سەرۆک بارزانی ئەکرێ. جا لەبەرەوە ئەگەر سلەیمانی و هەڵەبجە بە هەموو شار و شارۆچکەکانیەوە ئەیەوێ خزمەت بکرێ ئەیەوێ ئەمنێتی پارێزراو بێ
ئەیەوێ گەشت و گوزار لە سنوورەکانیان بکرێ، ئەیەوێ خەدەمات بە شێوەیەکی ئام بەرجەستە ببێ لە سنوورەکانیانە، ئەیەوێ پرۆژەی استراتیجی بکرێ، وەکو چۆن لە هەولێر پرۆژە هەیە 200 کرێکاری تیا، پرۆژە هەیە 1000 کرێکار ئیشی تیاکە، چەندین پرۆژەی ئاسن و چیمەنتۆ و بیناسازی و ساردەمەنی و شیرنەمەنی و لە زۆر پرۆژەیە هەیە کە لە بەرنمەکانی حکوومەتە تایەتی، ئەمە بە هەزارەها خەڵک کاری تیاکە، خەڵکی هاوڵاتی خۆمان جا لێرە ئاڵێن هیچ نەکراوە بۆ ئەوەی هەولێری هەڵناستێ دژی دەسەڵات. هەولێری هەمووی ئیشی هەیە، هەمووی کەسابەتی هەیە، ژیانی هەیە، ئەمنێتی مەحفوظە، ژیانی پارێزراوە، اقتصادی پارێزراوە، بەڵام لە سلێمانی وان نییە. خەڵک بۆیە هەڵستێ لە سلێمانی داوای مافە سەرەتاییەکانی خۆیەکە، مافە سەرەتاییەکانی تاچی کورد لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە تەنها بەوە بەرجەسابێ دەنگ بدەن بە پارتی دیموکراتی کوردستان و بە کاندیدەکانی پارتی کە سەرۆک بەرزانی دەستنیشانی کردووە. کاک سەرهات شێخ جەواد، ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی هەڵەبجە زۆر خۆشحاڵ بووین کە لە بەرنامەی ڕاوا ئامادە بوویت. زۆر سپاسی جەنابت و ئەوانەی پشتی کامێرە و هەموو برادرانی تەلەڤیزیۆنی سلێمانیەکەم و ئومێدی سەرکەوتنتان بۆ سپاس. ئازان تا ڕاوەیەکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ.